سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە نەکاو سێشەممە بەڕێوەبەری ئاژانسی FBI جیمس کۆمی لەسەر پۆستەکەی لابرد کە دەبێتە یەکەم کاربەدەستی هەرە باڵای وڵات لە بەشی جێبەجێکردنی یاسا لە میانەی لێکۆڵینەوەیەک کە داخوا هەڵمەتی ترامپ لە هەڵبژارندا پەیوەندی بە دەستێوەردانی رووسیا هەبوو یان نا. کۆمی لە گەواهیدانێکی پێش کۆنگرا سەبارەت بە مەسەلەیە پێشتر گوتی چاو لێ بکەن ئەمە زۆر ناخۆشە بۆ من جێگای سەرسوورمانە بیرکەیتەوە کە ڕەنگە ئێمە کارتێکردنمان لەسەر هەڵبژاردن هەبووە بەڵام لە ڕاستیدا ئەوە بڕیاری دەنگدانی نەدەگۆڕی هەرکەس لەگەڵ بۆچوونی من نیە دەکرێت بگەڕێتەوە 28 ئۆکتۆبەر و پێم بڵێ ئەو کاچی دەکرد داخۆ دەنگ هەڵدەبری یان حەشاری دەدەی بەڵام لە ڕاستیدا ئێمە بڕیارێکمان لە نێوان ئەو دوو بژارانەدا بە ئاشکرا ڕام نەگەیان بەڵام نامەیەکی خۆبەخۆم بۆ سەرۆک و ئەندامانی کۆمیتەکانی چاودێریکردن نات. لە نامەیەکدا بۆ کۆمی ترامپ گوتی ئەو لە سەرکار لابردنە پێویست بوو بۆ ئەوەی باوەڕ و متمانەی گشتی لە FBI بگەڕێتەوە سەردۆخی خۆی. هەروەها گوتی کە کۆمی لە توانایدا نییە کاریگەرانە وەک پێشەنجی ئاژانسەکە بێت. لە نامەکەیدا ترامپ هەروەها دەڵێت کە بەپێی نامەکانی جێگری وەزیری داد کە داوای لابردنی ئێوەی کردووە ئێوە وەک بەرپرسلا دەبردرێن و ئەو پێشنیارەش دەست بەجێ جێبەجێ دەکرێت. بەڵام قانوندانەرانی دیموکرات بە پێشەنجی ڕێبەری کەمینای سێنێت چاک شومر بە تووڕەی وڵامیان داوە کە کۆمی بۆیە لادرا کە لێکۆڵینەوەی FBI سەبارەت بە دەنگۆی پەیوەندی نێوان رووسیا و ئەندامانی هەڵمەتی سەرۆکاتی ترامپ سەر نەکەوێت. ئێمە دەزانین ئەنجومەنی نوێنەران خەریکی لێکۆڵینەوەن لەسەر دەستێوەردان لە هەڵبژاردنەکانی ئێمە کە هەڵبژاردنەکە لە بەرژەوەندی هەڵمەتی ترامدا بوو. ئێمە دەزانین کە سینات خەریکی لێکۆڵینەوەیە دەزانین FBI خەریک بوو بۆی دەرکەوێت داخۆ هەڵمەتی ترامپ دەستی لەگەڵ رووسیادا هەبۆ یان نا. ئەوە پێشەلکارێکی زۆر جددیە. شومرت داوای لە وەزارەتی داد کرد کە دادوەرێکی تایبەتی بۆ درێژە پێدان بە لێکۆڵینەوە لەسەر دەنگۆی پەیوەندی نێوان هەڵمەتی ترامپ و رووسیا دیاری بکات. هەندێک لە کۆمارەکانیش تووڕەی خۆیان سەبارەت بە لابردنی کۆمی نیشاندا. کۆمی خەریکی قسەکردن بۆ کۆمەڵێک لە کارمەندانی FBI لە شاری لۆس ئانجلسی کالیفۆرنیا بوو کاتێک لە ڕێگای راپۆرتەکانی تەلەڤیزیۆن بۆی دەرکەوت کە لە کارەکەی دەرکراوە. چەند کاتژمێر دواتر کاروانێک ئەوی گەیاندە فڕۆکەخانەیەکی نزیک تا بگەڕێتەوە واشنگتۆنی پایتەخت.